بۆچی وەختی خۆی خەڵکی ئێمە تەندروست بۆ خەڵکی ئێستا ئەو خواردنە یعنی بە شەرتێ خواردنی ئێستا زۆر وەکو تام و چێژ و ئەوانە زۆر باشترن لە جاران ینی وەکو باسیەکەن مەسەلەن خەڵکێکی زۆر جەژن ناو جەژن مریشکێکی خواردووە مەسەلەن یا گۆشتی خواردووە یان برنجێکی خواردووە لەگەڵ ئەوەشا خەڵک وەختی خۆی زۆر جوڵاو داواکارم لە خەڵکی کوردستانی ڕۆشنبیر ڕاضە و وەرزش و ئەکتیڤیتی بخەنە کللتوری خۆمانەوە یعنی بچۆ ئەو ئەوروپایە تەنانەت ئێستا لە خلیجیش خەریکە دروزە بێ و ئێرانی تەنیشتیشمان بەخوا من کەڕێت چوون بۆ ئێران ئافرەتێکی سەر و هەشتا ساڵم بینی سکی ینی ڕۆشتنی سەر بەفری ئەکرد و زۆر بە باشی ئێمەش لە 6 ساڵە کابراچێک کفنێ بۆ خۆیە کڕێ و دایانەیە کە ئێمرێ یکاکە ینی من کە لە بریتانیا بووم ئافرەتێک لە 6 ساڵیە تازە تەقاوت بووە لە 63 ساڵێ تااقەتەوە بووە بەخوا بەیانێ هات شەپۆیکی سووریە کردە سەر و خۆی دەستی بە خۆیان ئەی حیاتی من ئێستا دەست پێکە کەچی مەعەلەسەف لە وڵاتی خۆمانەڵێ وڵا ئێستا ئیتر وەسێ دەکا و ئیتر کفنە ینی ناحیات لێرەوە دەست پێکە بەڕاستی لەبەرەوە تکاکارم لەو خۆشەویستانەی کە ڕۆک بەکارنانن ئەبێ ڕۆک زۆر کەرەوز و تەڕەتیزە و معدەنووس ئەمانە لەسەر سفرە خوارمان نەبڕێت چونکێکم ئەمە ئەنتیۆکسیدنتێکی زۆری تایە کاه و تەماتە و خەیار و ئەمانە زۆر بە زۆری بەکاربێنن لە بەرەوەی نسبەتی ئەوانی ترکەم کەنەوە کە سەبەبی ڕئیسی مەشاکلەکانی ئێمە ئەوەیە سەدان کەس دێ بۆ لای من هەموو چەورەکانی فڕیوە و قەڵەوە و ورجێکی گەوری دروست کرد و ئەوێ چاچی کاتەوە ئەو کەسانەی کە لە تەمەنی بەڕێست و خواردترا قەڵەون لە 40 ساڵی هەمووی نەخۆش کەوتووە ئێوەرن دەرز وەرگن لە 40 ساڵەکە و 50 ساڵەکە کاکە تۆش بە هەمان تەجروبات تێپەڕی یەقینە هەبێ وەرە ئێستا فەحسی خۆت بکە ئێستا دوێنێ پیاوێک لام بوو با بڵێن HbA1cەکەی لە 6.1 بوو یعنی 1 ماوە بگاتە 2 ئەگەر لێستەوە خۆی زەبت کە لە 40 ساڵی و 50 ساڵەیە شەکرە ناگرێ تووشی زەخت نابێت تووشی غوددە نابێت خواردن سەبەبی لە بینی 7 بۆ 8 زیاتری هەموو ئەو نەخۆشە درێژخانەکە ئێستا خەڵک پێوێت لە ئەناڵێنێ